گردبوونەوەی غازفرۆشەکانی کەرکووکە لە بەردەم بەڕێوەبەرایەتی دابەشکردنی بەرهەمە نەوتیەکانی کەرکووک و ڕێگەی سەرەکی بەغداد کەرکووکیان داخستووە. ئەم گردبوونەوەی دژی بڕیاری دانانی ئامێری GPS بۆ ئۆتۆمبیلەکانی غازفرۆشەکان و بەستنەوەیان بە کۆمپانیاوە. وەکو غازفرۆشەکان دەڵێن ئەم بڕیارە هەم نرخی غازی ماڵان زیاد دەکات، هەم دوجار لەسەر هاوڵاتی گران دەبێت. GPS بەسن GPS بە 700,000 شەریکەیەک هاتووە ئەڵێ بێ غازەکە بدەی بە 8,000 2,000 بۆ شەریکەکە تەلەفۆن مواتن تەلەفۆن بۆ شەریکە بکە شەریکە تەلەفۆن بۆ ئێمە بکە ئێمە غازی بینێ خەڵک پارەی پێ نییە بە تەلەفۆنی بۆ بکە تەلەفۆن بۆ شەریکە ئێمە غازەکە بێنن بەر خاپێکی خەڵکەکە ناتە دەرەوە ساڵانە زەری بە 700,000 دێن سەلامە هەموو مانگێک هەموو سێ مانگێک 40,000 دێن پارەی وەکیلە دێن پارەی بڕەمپا دێن پارەی عەمەلا دێن سیار بۆ ئەمە 750 دینار بۆ ئێمامێتەوە بۆ غازەکە کە کێشەمانەوەیە زەریبەی غازمان هەیە ساڵانە دووجا غاز زەریبەی غاز و زەریبەی سیارا دێن سێم ئێستا GPS-مان بۆ دانن GPS ساڵانە پارێن لێمان گەرەکە ئێمە گەرەکیانە بەس بۆ ئەوانیشکەین یعنی بۆ حسابە حکومەت ئەمانداتێ بە 5,200 دینار 6,000 لەسەر خۆمانە 800 دینار بوتڵی گەرە بدەین گەرە غازێ بدەینە 6,000 لەکوێ دەریێنێ 6,000 گەری بدەینە 6,000 دەری نایێنێ تایە پاتریە هیلاکی خۆمانە گازە. لە شاری کەرکووک نرخی غازی ماڵان تەنها 7,000 دینارە با جێبەجێکردنیان بڕیارە نرخەکە بۆ 8,000 دینار بەرز دەبێتەوە. هەر بۆیە غازفرۆشەکان ناڕازین و دەڵێن بەو جۆرە ئەوان زەرمەند دەبن. بەڵێن نەبێ ئێمە دێنەوە ئەمیستان دێنەوە ئەمجا خراپترەکەی ئەرە وەڵام ئەمجارە دێنەوە یە غازش بار ناکەی ساقم ڕئیس یەک بۆ 40 غازی بار نەکەن هەڵوێستمانە بێن نەمینێ ئێمە کۆلە ڕسوماتمان لێسەر نامەتوزات بەوە هەر قایل بوو لەم فەرعا 50,000 مانگە سێ مانگدارە لێ ماسەرە قایل بوو 5,000 دەن هەری هەر قایل بوون مە قەیناک بیستا کلیکارتیان داناوە 6,000 سۆتەبانی لە ملیۆنە 6,000 بە خۆی دەبێت و چی ئیسفادە گازەکڕی زەریبادەی دار و بەردەدە ئێمە چی ئیسفادەیە. بڕیاری بە ئەلیکترۆنیکردنی فرۆشتنی غازی ماڵان لە ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە دەرچووە بۆیە بەرهەمە نەوتیەکانی کەرکووکیش دەڵێن پابەند دەبین پێوەی غاز فرۆشەکانیش جەخت دەکەنەوە ئەگەر بڕیارەکە جێبەجێ بکرێت مان دەگرن وەکو کاردانەوەی سەرەتاییش ئەمڕۆ و سبەی غاز نافرۆشن. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.